ئەگەر هەستی بەجارێ بێت نەکایە سوپاسی تۆ تەواو ناکەن خودایە ئەگەر تا هەمسەری کوڕنۆش نەویکەم بەتاڵێم و بەتاڵە و بێبەهایە هەموو دنیا لە ڕەحمت بەهرەمەندن بەنانی تۆن ئەوی شاه و گەدایە بە فەرمانت گەڕی گەردوون بە پەیا بوو بە دەستورت گیا خاوەن گەڵایە بە هەورانە نمی باران دەنێری دەکەن پارا و ئەوی دەشت و جیایە. بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسپانی پەیام، سپاسان دەکەین کە بینەر و بیسەری بەرنامەی ناسک خەیاڵان. کامێراکانی بەرنامەی ناسک خەیاڵان ئەمجارە ڕوویان کردووە لە شاری سەقز لە ڕۆژهەڵاتی کوردستان لە خزمەتێک لە ئەدیبان و نووسەران و ناسک خەیاڵانی ئەم کوردستانە، ئەوی جەنابی حاجی مامۆستا مەلا سابیری خودامرادیە. مامۆستاگیان سپاست دەکەین کە دەرفەتە پێداین بە خزمەتیەوەی خۆشەویست بکەین. پێشەکی بەناوی خوای گەورە بە خێراتنتان عەرز دەکەم، بە خێراتنی خۆتان و کاناڵە بەڕێزەکەتان، یاخوا بەخێر بێن سەر چاو. سپاس بۆ جەنابەت. حاج مامۆستاگە بکرێ خۆتان بناسێن بۆ بینەران و بیوگرافیەکی مختصری خۆتان بفەرمووی. ئەلبەتە من ناوم سابیرە و شۆرەتم خودامرادیە و بە پێی ئەوەی کە ناسنامەیە کە هەمە لە دایکبووی 5 ساڵی 47 بەڵام دیارە ناسنامەکەم لەگەڵ عمری ڕاستەقینەم جیاوازی هەیە. لە ساڵی 42 من وا هەستەکەم کە لە دایک بوو بێتم لە بنەماڵەیەکی هەژار لە ئاوایی دەرەزیارەتی سەر و لە دوای ئەوە هەر لە مناڵیە بەگران مەجای خوێندنە ڕەخسا ئەو کاتە بە تایبەت بۆ دەستەی هەژار و ئەوانە. منیش لەگەڵەوەی کە لە مناڵیە زۆر تامەزۆی خوێندن بووم، بەڵام مەجای خوێندنم بۆ نەڕەخسا. هێشتا مناڵ بووین، کۆچمان کرد، ماڵمان باری کرد، چوین ئاوایی بۆ خەڵوو لەسەر شیوی سەقز. ماوەیەکی زۆر لەوێ بووین تاوەکو ئینقلاب هات بەسەرە. دوای ئەوە قسمت هێنامانیەوە بۆ حەسن سەلاران کە ئەوێ هەر لە ئەسڵا ئێمە بە بنەماڵە بە ڕیشەیی با و باپیرم هەر خەڵکی ئەوێ هاتینەوە بۆ ئەوێ و لەوێش دیارە ئەوەی کە گوزەرا بۆ من شوانی و ڕەنجبەری و ئەمانە بوو. بەڵام لەگەڵ ئەوانەشدا بەدەم ئەو شوانی و ڕەنجبەریەوە ئەو کاتانە کە معلیم ئەهاتن بۆ ئاواییەکان لە مەدرسە توانیم تا کلاسی چوارەم بخوێنم. کلاسی چوارەکەم تەواو نەکرد. ئیتر دوای ئەوە هەر بەو جۆرە علاقم بە خوێندن و تا هەلم بۆ ڕەخسا، خوای گەورە هەلی بۆ ڕەخسانم. لە ساڵی 1362 هاتمە خوێندن و پێشەکی چوومە مزگەوتی خولەفای ڕاشیدین و پاش ماوەیەک چوومە مەدرسەی علومی دینی و دەرسەکانم ئیدامەدا. ماوەیەک لە سەقزا بووم و دوای ئەوە چوومە ڕەزاییە ئوختی مەدرسەی شێخ شەڵتوت لەوێ بوو، لەوێش ماوەیەکم خوێند و ئەمجار چوومە ئاوایی جەڵدیان و لەوێشەوە بۆ پیرانشار و سەردەمانێک هاتمەوە سەقز و دووبارە چوومەوە پیرانشار هەتاوەکو پایانی خوێندنی مەلایەتی لەوێ خوێندم. لە دواییشە لە ساڵی 68 لە ئاوایی حاجمانی سەرشیوی سەقز لەوێ بووم بە مەلا. ماوەی 5 ساڵ لەوێ بووم. لەوێ کۆچم کرد بۆ حەسن سەلاران. لە حەسن سەلارانیشەوە دوای ماوەی 3 ساڵ کۆچم کرد بەرەو ئاوایی شوێی بانە. 6 ساڵیش لەوێ مامەوە. دوای ئەوە هاتمە سەقز بۆ سەر مزگەوتی حاجیەوە حدودەن 3 ساڵ لەوێ بووم. ئەوە لە ئانی 11 ساڵە لەسەر ئەم مزگەوتە بە مەلایەتی و بەرنوێژی و تەدریس و ئەوانەوە خەریکم و ماوەی 5 ساڵێکیشە جمعەی گەڕەکی قەوەخ کە یەکێکە لە گەڕەکەکانی شاری سەقز و هەروەها بڵێن شارۆچکەی قەوەخ لەوێ جمعەکان و تاری جمعەکان منەی خوێنم. جنابی حاجی مامۆستا لەبەرەوەی کە بەرنامەکە تایبەت بە شیعر و ئەدەبیاتە، من بینە سەر بابەتە شیعریەکان. جنابت لە کەیەوە دەست کرد بە شیعر و چۆن بوو کە هەوای شیعر دای لە دڵت و دای لە مێشکت کە شیعر بڵێ؟ من لە سەردەمی ئینقلابە، لە پێش ئینقلابە با ئەوە بڵێم، ینی هێشتا دەوری شابوو، پیاوێک بوو بە ناوی مەرحومی عەلی حەیات لە کەزەزانە عەوام بوو، مەلا نەبوو. شیعری ئەو کاتە شیعرەکانی بڵاو بوونەوە لەسەر زەبت و نەواروشتی وایە و خەڵکیان نووسیەوە و منی ئەو شیعرانم دەست کەوتە بوون، هەر بە یەک جار خوێندنەوەش هەموم لەبەر ئەکردن.
شعرەکان خوێندەوە عەلاقەمەند بووم بە شێعر بەڵام بۆ خۆم شعرم بۆ نەدەوترا تاوا هات کە ئینقلاب هات بەسەرا و بڵێن لەو سەردەما کتێبی کوردی ئازاد بوو بە تایبەت شعری قانیع لە منتقا زۆرە خوێنراوە کە قانیع بە ناوی شاعیری چاوساوەکان بەناوبانگە شعری بێکەس ئەو شعرانە خوێندەوە وردە وردە هەستی شاعیری کەوتە دەروونمەوە ویستم وردە وردە شعر بڵێم لەلایەکی تریشەوە لە نزیکی خۆمانەوە مامۆستا مەلا عەبدوڕەحمانی سولەیمانی ئاوارەی کوردستان بە ڕەحمەت بێیاخوا کە شاعیرێکی زۆر گەورە بوو و خۆشی بە یەکێک لە شاگردەکانی مامۆستا قانیع ئەناسان شعرەکانی ئەوم زۆربەی شعرەکانیم لەبەر ئەکردن ئەشم خوێندەوە ئەویش زۆر بەو شێوە کە ئەو هەستەی لە مناشک ئەبرد ئەیزانی کە من ئەو شعرانە لەبەر ئەکەم و ئەمانە کۆمەکی زۆرە کردم لەو بوارە زۆری ڕاهنمایی کردم وردە وردە هەستی شاعیری لەسەری دام و شعرم بۆ تقریبا ئەمتوانی شتەکان وردە وردە هەرچەند بێنەزم بوو هەرچەند وەزنی مەوزون نەبوو شعرەکانم بەڵام دڵم پیوە بوو کە ئەو قسانەی لە دڵمایە بە نەزم دەریان بڕم ئەمە لەلایەکەوە لایەکی تریشەوە من لە سەرەتای شۆڕشی ئێرانە لەو ماوەڵا ساڵەکانی 50 و ساڵەکانی 61 حتا بڕێک لە 59ش من لە خزمەتی ئاغابراهیمی حەزن سەلارانە بووم کە پیاوێکی ئەدیبە و پیاوێکی زانایە بە تایبەت لە منشی و ئینشا و ئەوانە لە فارسیە دەستێکی زۆر باڵاو لەسەرەوەی هەیە معمولەن ئەوان ئەو کاتە کتێبخانەیان بوو کتێبی کوردی و ئەمانە بوو ئەو کتێبانەم ئەخوێندەوە و لەگەڵ ئەویشا زۆر جار وەک دەمەتەخێکە ئەو لە شارا بوو من لە دێبووم شعرم بۆ نووسی ئەویش بە شعر جوابی ئەدامەوە ئەوە زیاتر هەڵی نام لەسەر قەزیە شعر و شاعیری وەجگە لەوەش کتێبێکی مێژووی ئەدەبی کوردم کڕی کە کتێبی مامۆستا عەلاءەدین سەجادیە ئەو کتێبم خوێندەوە و ژیانی ئەو شاعیرانەی کە لەو کتێبەدا هەیە کە حدودی زیاتر لە 30 شاعیری ناوبردە کردوون ژیان نامەکانیان وتووە وردە وردە ئەوەش هەڵی نام لەسەرەوەی کە شعر بڵێ ئەڵبەتە با ئەوەش بڵێ من لە دەورانی فەقیهەتی و سەرەتای مەلایەتیشمە شعرم ئەوتن بەڵام وردە وردە باتەوەجو بەوە کە باری شانم بڕێ گران بوو بە تایبەتی ئەوەتی کە لە سەقزان معمولا فەقیهمان زۆرە و لە دوو سێ جێگە تەدریسەکەم و مطالعاتی دەرسیم هەیە و ئەوانە کەمتر سەرم ئەپەرژێ شعر و شت بڵێم و ئەوانە ئەو شعرانەی کە معمولا من هەمە زیاتر هی زەمانەکانی پێشوونی دەورانی فەقیهەتی و سەرەتای مەلایەتی حاج مامۆستا زیاتر لە چ بابەتانێکا شیعر دەتوە جەناب شعرەکانی من ڕەنگە لە ژێرناوی جۆرا و جۆرا وترابێ بەڵام هەرچی شعریم هەیە گشتی هەستی چەوساوەیی پێوە دیارە چون من کەسێکم لە ناو گەلێکی چەوساوەڵە ئەگەر ویستی بێتم شعرێکی عاشقانە بڵێم دوای دوو سێ شعر گەیشتومەتە ئەیوا خێرا بێ ئەوەی کە خۆم ئاگام لێبێ شتەکە گۆڕاوە و کەوتۆتە باری نەتەوایەتی و نیشتیمان پەروەری ئەو باری نەتەوایەتیشە بەهۆی ئەوەوە هاتووە کە من هەستم بەوە کردووە نەتەوەکەم ستەمی لێکراوە وەکو خۆی جایەگای بۆ دانراوە ڕێزی پێ نەدراوە ئەینا لە بواری ئاینیە شعرم بووە لە بواری نیشتیمانیە شعرم بووە وەکو هەر جوانێکی تر لە تەمەنی لاوەتیە شعری عاشقانم بووە ئەوانە بابەتگەلێکن کە حتا تەنزم بووە لە بەعزە بوارێکە ئەلو بابەتانە شعرم هەیە لە ئەگەر بکرێ نمونەیە لە شعرەکانت یا چەند نمونەی لە شعرەکانت باڵێ شعرەکە خوێنینەوە بۆ ئەوەی کە دەستپێکی شعرەکان بە ناوی خوا بە مناجات دەست پێ بکەین هەر ئەو قەسیدەیەی کە جەنابت چەند شعرێکت لێ خوێندەوە لە سەرەتاوە حەزەکەم ئەو قەسیدەیە بخوێنمەوە ئەگەر هەستی بەجارێ بێنە کایە سپاسی تۆ تەواو ناکەن خودایە ئەگەر تا هەمسەری کوڕنووش نەویکەم بەتاڵێ موو بەتاڵە و بێبەهایە هەموو دنیا لە ڕەحمت بەهرەمەندن بەنانی تۆن ئەوی شاه و گەدایە بە فەرمان و گەڕی گەردون پەیا بوو بە دەستورت گیا خاوەنگەڵایە بە هەورانە نمی بارانە نێری ئەکەی پاراو ئەوی دەشت و چیایە
بەدەستی با لە کەروێشکەی گەنمدا دەخڵقێنی ئەوی بۆ دڵ دەوایە هەڵد واسی بە سەرمانۆ چرای ڕۆژ بە نووری ئەو هەموو شت ئاشنایە. دەمت خۆش بێت و ئینشاءالله قەڵەمت ڕەنگین. حاج مۆسا بۆچی نازناوی پەژارت بۆ خۆت هەڵبژاردووە؟ وەکو ئەرزم کردی من لە ناو گەلێکی چەوساوە خوای گەورە دروستی کردو و لەنا ئەو گەلە چەوساوەشە لە چینی هەژارم و لە چینی هەژاریشە زۆر هەژارم، یعنی لە زۆر هەژارەکانم، کەواتە لەوانەیە ئەگەر من ئەو دەردی هەژاری و خەم و چەوساوەیە کە لە ناو کۆمەلگایە هەستم پێ کردووە ئەبێ خەمیان بۆ بخۆم، ئەبێ پەژارەی ئەوانم ببێ هەتاوەکو خوای گەورە دەری و ڕەحمەتیان بۆ ئەکاتەوە. ئایا حاج مامۆستا وەکو دیارە جناب دوکو مامۆسایەکی ئاینی یعنی لە شعرەکان تا سایلی دینیت باس کردو وەکو ئەو بابەتە جیاجیاکان لە بوارە ئاینیەکانە، بەڵام ئایا لە بواری نیشتمانی و گەلپەروەریە شعرت داناوە شعرە دوتووە جەنابەت؟ بەڵێ شعرەکانی من زۆربەیان ئەگەر وەختێک تماشایانەکەی مارکی نیشتیمان پەری و پەروەری و گەلدۆسییان پێوە دیارە. لە زۆر جێگا ئەمسە گەر شعرێکم بە بۆنەی بەهارەوە وتبێ یا جاری وا هەیە مەسەلەن غەڕامێکم بۆ هاتبێ شعرێکی عاشقانە وتبێ بیرێکی ئەو تۆم کردبێتەوە قەتعەن لە دوایە تماشاکەم میحوەری شعرەکە گۆڕاوە و بۆ بە نیشتیمان پەروەری و داکۆتی لەگەل و چێتەوە بۆ ئەو حاڵەتەی کە هەیە ئەوش لەوەوە دیارە سەرچاوە ئەگرێ. خۆ من وەکو ئەرزم کردن زۆرم هەست بە و چەوساوەیە کردووە و ئەو چەوساوەیە تەنیا لە خۆما بەدیم نەکردووە بەڵکو لە گەلەکەما بەدیم کردووە. ئەگەر من چەساوم ئەگەر من لە دوام ئەگەر من نەمتوانیوە پێشکەوم هی ئەوەیە گەلەکەم چەساوە بووە، ئەگەر لە سوورەتە نیشتیمانەکەم گەلەکەم ئازاد بواە قەتعەن حاڵ و گوزەرانی منیش لەوەی کە ئێستا هەیە باشتر ئەبوو. حاج مامۆستا دنیای شعر چ دنیایەکە؟ ئایا بۆچی یعنی گەورەکانی کورد لە مێژووە ئەبینین زۆربەیان حەزیان لەوە بووە کە وتەکانیان لە قاڵبی شعرە پێشکەشی کۆمەلگای کوردەواری بکەن؟ وەڵاهی من پێم وایە زمانی شعر جیاوازە، هەستە، کاکڵەی وتارە شعر، یعنی ئەو هەموو چونکە شعر خۆ لە دەروەی کۆمەلگە نەهاتووە هەر لەو چوارچێوەوە نا ئەو چوارچێوایە تۆ ئەوەی ئەیبینی یان بیری لێ ئەەکەی تۆ شعرەکانت لەو بەوە ئەسازێنی، یعنی مەوادی شعرەکەی تۆ مەوادی ئەوەڵیەکە شعرەکەی پێ ئەسازێنی بریتیە لەو وتارانە لەو ڕووداوانە کە لە ناو کۆمەلگا ئەیبینی. جا ئەوەی کە بینیت بەگوێ هەوای دەنگە ئەیBC بەگوێ ئەیBC بە چاو ئەیبینی لەمسی ئەەکەی، ینی هەموو حەواسی خەمسە بە ئیسلاحی مەلایانە حەواسی خەمسەی ئێمە گشتی هەرچی ئەبینێ هەرچی هەست پێ ئەکا و دوای ئەوە ئەمجار لە دەرونی شەوە ماوەڕای حەواسی خەمسە هەرچیمان هەست پێ کرد دیارە ئەبێ بە شعر و بۆ کەسانێگە تەبعی شعریان هەیە دێتە دەرەوە، ینی ئەو شعرە دروست شتەیەکە کەنا ئەو کۆمەلگا هەیە کاکڵەکەیەتی وەکو ماس کە لە مەشکەڵا ئەژێ کەرەی لێ ئەکەوێ، ینی ئەتوانین بڵێن شعر کەرەی وتارە. زۆر جوانە. حاج مامۆستا جەنابەت وەکو شاعیر و ئەدیبێک کە ینی ئەو سەردەمانەی کە زیاتر شعر دەدوتۆ شعرەکانت زۆر لە ئاستێکی بەرزان، بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەبینرێنی شعر زۆر ئاستی لە خوارەوەی ئەدەبیاتی کوردی، ینی زۆر لاواز بۆ لە چاو ڕابردوو لە حازی محتەویات و ئینا شایدا شاعرمان زۆر بێ، بەڵام ئەو تام و چێژەی کە لە شعری شاعرانی ڕابردووە ئەبینرێ ئێستا کەمتر ئەو شتانە ڕەچاو ئەکرێت لە دیوانی شاعرانی نوێ. هۆکارەکەی ئەم دابەزینی ئاستە لە چیا بینی جەنابەت؟ وەڵاهی هۆکاری ڕەنگە نزیکبوونەوەی دنیا لە یەکتر بێ، ینی بە جۆرێک خەڵک لە یەک نزیک بووەتەوە
بە جۆرێک ئەمڕە ئەم ئامێڕ و کەرەسەی گەیاندن و ئەمانە وەکو مۆبایل و ماهوارە و ئەم جۆرەشتانە کارگەلێکی کردووە پەیامەکانە گەیەنێ و جگە لەوەش خەڵکی بەخۆیەوە مەشغوڵ کردووە. یعنی تقریبەن ئاستی تامەزرۆیی بۆ شعر و ئەدەبیات و ئەمانە هێناوەتە خوارەوە. خود بە خود ئەگەر منیش هەستێکی شعرم تیابێ وەختێ بزانم گوێگرم نییە کەس حاضر نییە گوێم لێ بگرێ دەست لە مۆبایل و ئینتەرنێت و ئەوانە بەرنادەن بۆ شعرەکانی منیش ئەو هەستم کەم ڕەنگە بێت وەک جاران نامێنێتەوە. چونکە شاعیر بۆیە ئێڵێکە کۆمەڵگە لە ناتەواویەکانی حاڵیکە لە واقعە لە هەر بوارێکەوە کە ناتەواوی هەیە گەرەکێتی بە شعرەکانی ئەوە نیشان با بە کۆمەڵگە بەداخەوە هەر ئەو هۆکار ئەوانەیە بەڵام ئەمەش فترەیە ئەگوزەرێ دووبارە ئەچێتەوە سەردۆخی جاران انشاءله. حاج ماسە جەنابەت لە ناو شاعرانە زیاتر لە کێ شاعرانی کۆن و نوێ زیاتر لە کێ متأثر بوویت و کاریگەری وەرگرتووە؟ من شعری بێکەس بلا حەزە لە کاتی خۆیان چونەکو وتم لە بناویە شعری ئەومە خوێندو ئەم شعرە نیشتمان پەروەرەکانی شعری قانع تأثیر گوزار بوو لە منە. هەروەها شعری ئاوارەی کوردستان وەکو باسمان کرد مامۆستا مەلا ڕەحمان کە دووروست ئەویش سەبکی مامۆستا قانعی بوو خۆیشی بە یەکێک لە شاگردەکانی ئەو ئەناسان شعرەکانی زۆر تەئسیری تیاکردم لە کاتێکا کە ئاستی بڵێن زانیاری وەکو فەقەیە وەکو مەلا مێقدارێک لە سەرەتا چوەتە سەرترەوە زیاتر خۆم گر بە شعری نالیەوە شعری نالیم زۆرە خوێندەوە مەحوی زۆرە خوێنمەوە مەولەوی بە تایبەت من زۆر شیفتەی مەولەوی بە جۆرێکی وا کە عەقیدە مەڕڵیەکەی کە ئەو لە بواری عەقیدا نووسیوێتی ئەمە باری ئاستی ئەدەبیاتەکە و وێژەوانیەکەی بە حەدێ بەرزە ئینسان حەیفە نەیخوێنێتەوە. ماوەیەک لە جێگەی شەرح قاید تەفتازانی ئەوم کردبوو بە مەوادی دەرسی لە حوجرا کە پێشم مابوو لەو پێشکەوت و تریشە ئەوانە دیارە من شعری شاعرانی تریشم کاتی خۆی هەر خوێندووەتەوە شاعری زۆر گەورەمان هەیە بەڵام ئەمانە کەسانێکن کە من بە شعرەکانیانەوە وابەستەگیم پیا کردبوو لە کاتی مناڵی ما زیاتر. حاج مۆسا جەنابەت هەم شاعری و ئەدیب و نووسەر و هەم وەکو مامۆسایەکی ئاینی کە پێگەیەکی زۆر باشانەیە الحەمدوللا لە ناو حوجرەکانە. بەڕای جەنابەت مامۆسایانی ئاینی توانیویانە چه خزمەتێک بە ئەدەبیاتی کوردی بکەن؟ بەسەن ئەم پێگەی یعنی دەرس خوێندنی ئەوان کە حوجرەکان بۆ لەم حوجرانە ئایا ئەدەبیات سەرکەوتوو بووە لە ڕابردوو لە ئێستەیشە ئێستا بڕێک دابەزین بە خۆی و ئەبینێ لە جەنابەت لەم بابەتە وەڵاهی لە سەرەتاوە هەموو ئەزانین کە خوێندن هەر لە چوارچێوەی حوجرە بووە یعنی فقط مامۆستایانی ئاینی واتە کەسانێک کە ئەگەر کوڕەکانی خۆیان بەڕێ کردبێ بۆ حوجرە تەنها ئەوانەی کە چوونەتە حوجرە سەریان لە زانیاری دەرهێناوە. بەهۆی ئەوەوە ئێمە تماشا ئەکەین مێژووی ڕابردوومان بڕین 50 ساڵ لەمەوبەرمانۆ هەرچی شاعیرمان هەیە هەر لە تەیفی مەلاوفەقێ بووە کەمتر ڕێەکەوێت لە غێری مەلاوفەقێ کەسێک شاعیر بوو بێ و شعری وتبێ و ئەم جارە بەڕاستی ئەوان بەو میزان و مستەوایەی کە بوویانە ئەو عیلمە فێر بوون هەستیان بە چەوساوایی گەلەکەی خۆیان کردووە. تۆ بێ 300 ساڵ 300 حدودی 350 ساڵ لەمەوبەر سەرنجی خانی بدە بە ڕەحمەت بێ یاخوا کە خانی مەسەن هاتوو ئەو سەردەمە چیرۆکی مەموزینی نووسیوە لە سەرەتای چیرۆکی مەموزینەکەوە چه هاوارێ بۆ نیشتیمانەکە چەندێ سەر کۆنەی سەرانی کوردەواری ئەکا بە تایبەت سەرانی عەشیرەتەکان کە ئەمانە لەبەر ئەوەی کە سەرڕەقن و مل بۆ یەکتر دانانەوێن و ئیتاعی یەکتر ناکەن نەیانتوانیوە دەسەڵاتێک بگرنە دەست و لەبەرەوە ڕۆم و عەجەم سواری ملیان بووە. ئەمە دیارە مەلایەکی کووردە و نەک تەنیا مەلا شێخیشە هەم مەلایە هەم شێخە لەوێ ئەو هاوارە ئەکا چەندێ لە ترسی خوا گریاوە کە مەعموولەن ئەو پیاوانە لە خەڵوەتا ئەگرین و مناجاتەکەن ئەوەش بۆ چەوساوەی گەلەکەی گریا و هاواری کردووە. وەختێک کە مەسەلەن دینە سەر عەسری نالی تماشاکەی بە شعری کوردیەوە شانازی ئەکا ئەڵێ
کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تابعی مەعنا ئەکا بەڵێ جا ئەوە شعرێکی تری کەی لە دیقەتدا پەتک دەعوا لەگەڵ هەودا دەکە کە میسرعەکەی سەرەتایی بەڵێ کەی لە دیقەتدا پەتک لەگەڵ هەودا لەگەڵ دەعوا دەکە یعنی منزور ئەو ڕۆژە ئەو شانازی ئەکا بەوەی کەوا شعری بە زمانی کوردی وتووە حاجی قادری کۆیی کە ئەچی سەرنجی ئەدەی چه هاوارێک بۆ نیشتیمانەکە و چەنێ ئەویش دووبارە هەر ئەو ڕەویەی خانیە ئەگرێتە بەر ئەگەر مەسەلەن ئەو جوابەنامەی کە نالی بۆ سولەیمانی ئەنووسێتەوە بۆ سالمی ئەنووسێ و سالمی جوابی نامەکەی نالی ئەداتەوە کە ئەو لە ئەستەمڵ بووە و ئەمش لە سولەیمانی بووە و ئەوزاع و ئەحواڵی ئەو کاتەی ئەو خەڵکە ئەخاتە بەرچاو ئێمە ئەزانین تا چه حەدێ ئەمانە نیشتیمان پەروەریان کردووە و حەولیان داوە بۆ ئەوەی بەوە نیگەران بوون کە نیشتیمانەکەیان لەژێر چەکمەی خەڵکایە ئەمە لایەکە لایەکیشۆ لە بواری ئەدەبیاتەوە شانازیان ئەوە بووە زمانی خۆیان بە زمانی خۆیان خەڵک نەگۆڕیوەتەوە 300 ساڵ لەبەوە بەرخانەی قوبادی کە مەلایەک بووە ئەڵێ هەرچەند مەواچان فارسی شەکەرەن کوردی جەلای من بەس شیرین تەرن ئەمە ئەم نەخشیان بووە هەر ئەمەش بووە کە ئێمە ئەبینین زۆربەیان بوونەتە شاعیر و ئەدیب و ئەوانش کە ئەگەر تەبعی شعریان نەبوو بێ بە جۆرێک سەریان لە ئەدەبیات دەرهێناوە توانیویانە ڕێز لە شعری ئەوانی تر بگرن و چوون بەدەم شعرەکانی ئەوانەوە زەوقی ئەمانیان زیاتر زیاد کردووە بۆ شعروتن ئیمڕۆکە حاج مامۆستا هەست بەوە ناکەی ئەوانەی وە زیاتر خەریکی ئەدەبیاتن و ینی ئەدەبیاتی کوردی خۆیان پێوە خەریک ئەکەن بڕێک کەم لوتفیان هەیە ئابوو تەعبیرە بڵێن نسبەت بە مامۆستایانی ئاینی و بە ئەدیبانی کۆنی کوردەواری خۆمان هەیە ئەوە دیارە ئەویش هۆکاری ئەوەیە زیاتر سەبک گۆڕاوە نەوعی وتن دەربڕین مەسەلەن ئێمە ئەو شعرانەی کە لە پێشا وتراون هەرچەند ئەوان زۆریان داکۆکی لە زمانی کوردی کردو ئەمانە بەڵام زمانەکە تێکەڵە لەگەڵ زمانەکانی ترە لەگەڵ عەرەبی لەگەڵ فارسی لەگەڵ ئەوانە تێکەڵە ئەم جارە بواری شعر باری شعر گۆڕاوە لە شعری کلاسیکەوە بۆ شعری نوێ جا دیارە هەیج وەختێک جیلی تازە پێگەیشت و لە جیلی ڕابردوو ڕازی نین چون دیارە ئەمان بارودۆخێکیان هەیە ئەوانی تریش لە بارودۆخێکی تراژیاون ئەمە ئێمە بێنین خۆلاسە ئەو بارودۆخە ڕابردووە کە بۆ ڕابردووەکانی ئێمە بووە لە نەزەری بگرین بە پێ ئەو زەمانە شعرەکانیان وتارەکانیان بەرهەمەکانیان هەڵسەنگێنین بۆ ئەوەی کە ئەوانە هەموو گەنجینن و دیارە مێژووی ئەم گەلە بە وتارەکانی وەیەتی بە شعرەکانی وەیەتی بە پیاوە گەورەکانی مێژووی شۆڕژگێڕەکانی شاعیرەکانی مەلاگەورەکانی هەموو ئەوانە ئەوێ ئێمە لە بیرمان نەچنەوە جنابەت هانی فەقیەکان تەدەیک لە لاتە خوێن قوتابیەکانت ئەوانیش بەرەو شعر و ئەدەبیات بڕۆن شعر قەریحەی تایبەتە تەبیعەتێکی خودادادیە معمولەن ئەگەر فەقیەکە ئەو قەریحەیە ببێ پرز ناکە بە مامۆستا و بۆ خۆی دێتە سەر شعروتن ئەمە یەکشی تر هەیە بەداخەوە کە چونکە ئێستا ئەو بیر و باوەڕی جیاواز لە حوجرەکانە مەترە هەبێ و فەقێ زیاتر گیرۆدەی ئەوانەیە لەبەرەوە کەمتر لە ئەدەبیاتی کوردی وەمانە سەریانە پەرژێوانە کە من پێما بوو ئەو فەزای زووە فەزایەکی کەش و هەوایەکی سالم و باش بوو و قەریحەی فەقیەکانی بازە کرد بوو ئەوەی کە بتوانن هەر ئەهاتنە دەرەوە ئەو تەبیعەت و سروشتە جوانەی کوردستانیان نەبینی خێرا ئەهاتنە شعر و وەتەن دەستیان پێ ئەکرد و یا بە هەر حاڵ بە قەول زۆر جار من ئەوواڵێم خوای پەروەردگار بۆ ناسینی خۆی نگار نیشانەدا خۆی نگار کێشە خۆی لە پشتی نگارەکەوێت نگاری وان نیشانەوە کە تۆ تماشای نگارەکە کرد بڵێ بەخوا ئەم نگارە وەک نالی شعرێکی هەیە ئەڵێ ئەم قەوسە بەدەستی متەنەفیس نەکشاوە باسی برۆ یارەکە ئەڵێمەوەی وا هەناسە بدا ناتوانێت ئەمە دروستکە و ئەمانە ئێمەش کە نگارەکە بینین ئەڵێن ئەم قەوسە بەدەستی متەنەفیس نەکشاوە هەرچەند بە تەبیعەت و بە سروشتا تۆ هەڵبڵێ بە ساحێبی سروشتەکەدا هەڵوتووە وتوت ئێمە کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی ئەگەر جەنابەت
وتەیەکت هەیە لە ئاخرەوە یا شعرێک یا وتەیەک پێشکەش بە بینەرانی کەین سپاس دەکەین. وەڵا لەسەر ئیجازەی جەنابتان شعرێکم هەیە دەورانی فەقیهەتی وتومە ئەویش دووبارە سکاڵایەکە لە دەست دواکەوتنمان کە ئێمە لە مێژووی چەند هەزار ساڵەمانە مێژووی باشمان بووە بەڵام لە دواییە لەبەر هەندێک هۆکار لە مێژوەکەمانە دواکەوتوین و بڕێ کەم تەرخەمی خۆمانی پێوە دیارە لەو شعرانە ئاماژەم بە هەندێک شت کردووە و بڕێکیش دیارە ئەو وەختی کە من فەقیه بووم و ئەمانە ڕەنگە تقریبەن وەک ئەدەبیاتی عامیانە کەڵک وەرگیرا بێ لە هەندێ وشەی سادە کە بە پێی ئەو کاتە پێم وابێ بە مناسبم زانیوە وتومە ئێستاش هەر بە حیسابی مناڵیمی بگرن یعنی ئەو کاتی لە مناڵیە ئەکە مناڵی نەک مناڵی ینی مناڵی عیلم و زانیم ئالەو کاتانە ئینا مناڵ نەبووم کەم شعرە وتووە ناوی شعرەکەش ئەوەیە من چی بووم و ئێستا چیم کوردینە قەد مەپرسن بۆچی داغ لە جگەرمام بۆچی بەشم خەفەتە لە ناو دەرد و کەسەرمام بەرەو کەل سەر ئەکەوتم لە ناو قەددا پەکەرمام خۆم بۆ ئازادی ئەکوتا و گیرۆدەی خەتەرمام وەکو پیری لاکەوتە کەوتوو لە ڕاگوزەرمام هەرچی خۆم ڕووخۆشەکەم ئەمەوێ خەم بە بادەم ئەمەوێ خۆپارێزم لە سیاسەت خۆلادەم بەڵام کوفرە گەر بڵێم دواکەوت و ئوفتادەم نوح بووم و گەمیم هێنا پێش لە گشتبەنی ئادەم ئێستا خەڵک باهونەر منیش بە بێهونەر مام ئەم کوردە بێکەس نەبوو وا ئێستا بە بێکەزمە من بۆ کورتێ ئەکۆشام ڕەنجەکەم بە عەبەسمە ناو نیشان و ماڵم هەمووی بە چڵکی دەسمە ئیبراهیم بووم وەک مێو بوو سەری نەمرود لە دەسمە ئێستا لە ژێر ناوی خۆم بەدبەخت و قوربەسەرمە بەخوا حەقتە پێم بڵێ تۆ گێلگەوجوو نەزانی هەر کۆلکە شێخێ هات و شاهێدیم دا بە شانی خوم دا بە قەبر و حەسا و باسی دنیام نەزانی من و غەربی ڕفێق بووین لە بازاڕی نەزانی ئەو گەیشتە کورەی مانگ منیش بە سواری کەرمام من هەر گۆشەی خانەقام گرت و کردم بە مەسکەن خەجاڵەتی وەتەن خۆم نەمزانی باسی وەتەن ئەو بێتەلی دروست کرد لە ژێر سایەی عیلم و فەن یا بە ئاسن هەڵ ئەفڕن کەشفی ناو ئاسمانەکەن منیش خێوی سیواک و زەرگ و مەرگ و خنجەرمام هەتا کارم پێ ئەکرا و ناوم ئەهاتە گۆڕۆ عەقڵم نەشکا بە دنیا مامۆ بەسەری شۆڕۆ وێنەکەی لەبەر چاوە وەک شەو نییە بە خۆرۆ کاوە بووم و زوحاکم فەوتان و نامە گۆڕۆ شاییم دا بە فەرەیدون خۆیشم بەبێ ئەسەر مام هاوسێکانم دەرکەون ئەبێ من خۆدا شارم چن بۆ حیفزی ئابڕووم ئەو نەبێ پەلامارم لۆمەم مەکەن با بگریم چونکە زۆر دەردەدارم زەردەش بووم و فەلسەفەی یۆنانیە ئاسارم کەچی ئێستا شاگردی ئەرەستوو ئەسکەندەر مام دین و ناموسم ناوێ هەمووی ئەدەم بە پارە قەت بە کوردیش نادوێم چون فارز لوتی لارە جلی کوردیش قەت ناکەم شەرواڵی تەنگ لەبارە هەر نۆکەری بێگانەم ڕەنجەڕۆم و ئاوارە گوێچکەم نەدا بۆیەوە لە ناو بەزمی چەمەر مام هەموو دنیام پشکنی شار و ئاوایی و قوشبن کەسێکم بەرچاو نەکەوت بێچارە بێ وەکو من گەنم ئەکەم و ئەخۆم کولێرەی گاڵ و هەرزن کانی نەوتە وڵاتم هەموو بڕا بە دوژمن منیش لە بەرد و کەڵی تەپاڵە و داری تەڕمام من و فەڵەک برا بووین نەئەخلاوە بە کەچی ئاخری لاسوڕێکی دا و خستم یەگەردن کەچی دوعا بکە شەو و ڕۆژ قەت بە دەردی من نەچی خەومی مات بووم پاشاییم
فێری زۆر کەس کرد کەچی ئێستا بۆ گاوانی خەڵک پەست و دەستە و نەزەرمە ئیتر فەڵک وەرگەڕا نەکەوتە باری باشی وڵاتەکەم کاول بوو بە دەستنەزان و ناشی سەیری کەچیم بەسەرهات دەردم نەدوێنی باشی فەرهاد بووم و بۆ شیرین کێوی بێستونم تاشی ئاخری لە داوی قوڵم و پیرێژنی حیلە گەرمە تۆ خوا من خۆم دەنگ ناکەم تۆ عەیبم لێ ناگری ئەگەر دڵسۆزی منی چۆن بە حاڵم ناگری کوڵەی گریانت هەر دێ وەڵڵاهی خۆت ناگری ڕۆستەم بووم و بە زۆری بازوو تاک بووم ئاخری لەگەڵ کوڕ و نەوەی خۆم تەنیا لە عەرسەی شەڕما خانی بووم و خەریکی چیرۆکی مەموزین بووم یا خۆ جەنابی مەم بووم دەست لە ملی ئەوین بووم یا شێخ مەحمووی نەمر بووم لە ڕووی دوژمن بەتین بووم یا مەلا بووم ڕێبەری شۆڕش و عیلم و دین بووم ئێستا سووک و چروکی لای هەندێ لالەوەڕمە وا دوژمن ناوی منی لە مێژوو سڕیوە تۆ بەو ناوە سڕینەوە ئابڕووی خۆی کڕیوە تۆ زەنگی بەدناوی منیش لە دنیا زڕیوە تۆ گەلێکم گەلێ کۆنم مێژم زۆر بڕیوە تۆ کەچی بە تورکی شاخی لە لای تورک و تەتەرمام شەرتە وەک قانیع دەستم قەد لە ئەژنۆ بەر نەدەم خەجاڵەت بم گەر بە دڵ یەک بزەم بێتە سەردەم تۆ خوا شانازیم چی بێ مەراقی دەرد بۆ نەکەم من فڵکلۆری کورد بووم پەسەند لە لای قەومەکەم ئێستا لە ترسی دوژمن لە سووچ و کەلەوەرمام عەرەب هێندە بێشەرمن بازی ئەکەن بە خوێنم کوێرە چاویان بۆ حەق لەلایەن دێوە نوێنم بزانە گەر درۆکەم وەڵڵا قابلی گوێنم لە ئەلەستەوە کوردم بە کووردا هەڵ ئەخوێنم کەچی لە لای نابەشەر بە دێ و نابەشەرمام دنیا هەموو ئەزانێ ئەوی درشت و وردە ئەم کوردستانی منە جێی قارەمان و گوردە چونکە سەیری مێژووکەی تێفکری وردە وردە هەر پیاوچاکێ ئەبینی ڕەگەزەکەی لە کوردە کەچی ئیستەکانێ کاس لە لوشکە و ئەوی ترمە هەزارانی وەکو من بە کوردیا خوێن هەتا مرد چونکە پشتی گوێخرا جێگەی پوشێکی نەگرت لە من ئەپرسی بۆچی دەستم بە چۆکمەوە گرت لە خەوا دیم مافی کورد دوێکە پرسیارم لێ کرد وتی منیش وەکو تۆ پەژارە و دەربەدەرمە زۆر زۆر جوان و بەهەستە بە پێی ئەو شارەزایی کە من لە ئەدەبیات و ئاساری جەنابەت هەمە یعنی جەنابەت توانیوتە لە ئاسەوار و محتەویای پڕ پیتی ڕابردووان و لە ئەدەبیاتی پاراوی نوێەکان کەڵک وەرگری و وتەکانی خۆت زۆر بە جوانی پێشکەشی بینەران و مخاتەبانی خۆت بکەیت هیوای سەرکەوتنت بۆ لەخوای گەورە داواکارین و ئەگەر جەنابەت وەکو ئاخر وتە شتێک هەیە لە خزمەتتاین و ئینایمە پرسیارەکانمان کۆتایی هەیە وەڵاهی داوای مۆفەقیت و سەرکەوتنتان بۆ ئەکەم خوای گەورە ئینشاءڵڵا هێز و پێستان بداتێ بۆ ئەوەی کە بتوانن ببنە هۆی زیندوو بوونەوە و گەشەکردنی ئەدەبیاتی کورد و بە تایبەت ئەدەبیاتی کۆنی ئەم کۆمەڵگەی کوردەواریە بە هەر جۆرە بێ گشتمان دەست بینە دەستیەکەوە نێڵین بفەوتێ چونکە ڕابردوومان ڕابردوویەکی پڕ لە شانازیمان هەیە ئینشاءڵڵا ئەو ڕابردووە پڕ لە شانازیمانە بگوێزینەوە بۆ ئێستا و بۆ نەوەکانی داهاتوشمان بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس و ماڵەوایتان لێکن کە تام کاتی بەرنامە بینەر و بیسەرمان بوون ئێمە زۆر چێژماوەگر لەم دیدارەکە لە خزمەتی جەنابی حاجی ماوساوی هیوادارین کە ئێوەش بە دڵتان بوو بێ سپاس و ماڵەوایتان لێکەین و ماندوو نەبوون ئەڵێن لە خزمەتی هاوکارانی پشکامێرا تا دیدارێکی تر هەموو لایەکتان بەخوای بەرزی باو تا ئەسپێرم.